ڕای پەراوێزخستنی هەڵەبجە بۆ دوو هۆکارە گەڕێتەوە. یەک خودی بەرپرسەکانی هەڵەبجە کە هیچ خەمخۆری ئەم شارە نین، بەتایبەت هۆکارەکەی شێوەیە کە زۆربیان ماڵیان لە هەڵەبجە نین، ئاگایان لە مەعاناتی ئەم شارە نییە لە ڕێگەوبان لە هەموو ڕوویەکەوە. دووەم هۆکاریش بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە چەند ماوەیەکی زۆرە هەڵەبجە قەزا بوو سەر بە پارێزگای سلێمانی بووە. بەرپرسەکانی سلێمانی بەڕاستی غەدرێکی زۆر زۆران لە هەڵەبجە کردووە. وەڵاهی ئاوادانکردنەوەی هەڵەبجە سەرەتا بێت لە ناو بازاڕەوە دەست پێ بکرێت. نمونەی هەموو شارێک ناو بازاڕەکەیەتی. حکومەت نەیتوانێت تا ئێستا بودجەیەکی وا دابین کات کەوا ناو بازاڕی هەڵەبجە بکرێت بە دووسایدی فراوان بکرێت. پێویستی بە زۆر شتە. هەل لە هۆڵێکەوە بیگرام شارە هۆڵێکی تیانێت تەنها هۆڵێکی تیا بوو ڕەنگە ئاگاداربی بەهۆی بەفرەوە ئەویش ڕووخا. ئەمە بەرپرسەکانی خۆمان کە لەم شاران بە هیچ شێوەی دڵسۆز و خەمخۆری ئەم شارە نین، چ بە پارێزگاوە، چ بە قایم قامەوە، چ بە شارەوانیەوە زۆر بەداخەوە. ئەبێ ئەوان هەوڵ بن خەمخۆری ئەم شارە بن، داوای پرۆژە بکەن، داوای بودجە بکەن و جێدەستیان دیار بێ لەم شارە. بەڵام بەداخەوە تەنها خەمی پۆستەکەی خۆیانەوەن، چکم هۆکارەکەیشی بن بۆ ئەوە گەڕێنمەوە حیزب دایناون لەبەرەوەی دڵی حیزبیان لێ نەڕەنجێ چۆنەڵەی بە بێدەنگی دانیشتون لەسەر کورسیەکەیان بۆ ئەوەی نانەکەی خۆیان تێک نەچێت. وڵی پرۆژەکان لە هەڵەبجە نییە زۆر بەکەمی هەڵەبجەکەن نەک بڵێم سەرکردەکان و مەسوولەکان و دەسەڵاتدارەکان هەستی پێەکەن. مناڵی هەولێر و هەڵەبجەش فەرقی پێیەکا پرۆژەکان منت چاڵ و چۆڵ و شت لە تاسا زۆرە لە ناو بازاڕەکەدا حکومەت ژینگە وەرەگەشت دەرەگەر لە چاڵ و چۆڵیەکە ناپردووە لە وڵاتانە دوان زەمانە پینەپەڕۆگرێت، یعنی جادە و خیرەکان پینەپەڕۆگرێت بۆ بێویژدانیە نابێزگە بۆ بێویژدانی ئەی تۆ لە هەولێر ئەگەر نییە با لە هەولێریش نەبێت لە دۆکیش نەبێت وەکو یەک نەبێت لە شارەکانی تریش نەبێت ئەگەر هەر نییە ئەگەر هەر ڕئیسی حکومەت دەبێت ڕئیسی تاتەوێڵە تا برایم خەلیل بێت. بە هیچ شێوەیەک من ئاواتیەوە ناخوازم کە هەڵەبجە قەزا بواە یا قەزاکەی جاران بواە و بەدڵنیاییەوە هەڵەبجە ئەگەر لە 2013 یعنی ساڵێ پێشتر بووایەتە پارێزگا یان لە 99 کە فەرمانی بۆ دەرچوو 1999 لەو کاتەوە بۆ ئاەتە پارێزگا ئێستا وەزعی ئاوانە بوو. ئەو قەزانەی کە بە قەزایی ماونەتەوە ئێستا وەزعیان لە قەزای پێشووتریان کە هەر قەزا بوون خراپترە کرێت سەردانی قەزاکانی کە بکەین چکە لە 2014ەوە گرفت بۆ بودجەی هەرێم لە هەموو لایەکەوە دروست بووە. لەبەرەوە من ئاوات ناخوازم هەڵەبجە قەزا بووە، ئاواتی ئەوە ئەخوازم خۆزگا هەڵەبجە پێشتر بایەتە پارێزگا ساڵێ پێشتر یان چەند ساڵێ پێشتر و خۆزگا لایەنە سیاسیەکان ئەوەندە ئاستی بیرکەوتنەوەیان بەرز بواە ململانە سیاسیەکانیان تێکەڵی ئیدارە نەکردایە. خۆزگا حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی باڵا ئەوەندە بۆچوونەکانی پێشکەوتوو بواە ئەوەندە دادپەروەر بواە کە جیاوازی نەکردایە لە نێوان هەڵەبجە لەگەڵ شوێنەکانی کە یاخود لە نێوان شارەکان و لە نێوان پارێزگاکان و لە حتا لە نێوان ئیدارە سەربەخۆکان. من ئاوات بۆ ئەوەیان نەخوازم ئەگینا ئێستا هەڵەبجە بکەیتە قەزا زۆرێک لەوانەی کە ئێستا هەستی پێەکەی کە ناداتپەروەری کراوە بەرامبەر بە هەڵەبجە لە ساڵانی ڕابردوو ئەوەندە ئێستا زیادیە کرد. هەڵەبجە کێشە لەوایە کە بودجەی بۆ دابین نەکرێ بودجە لە ئاستی هەرێمە تایبەتمەندی نادرێ بە پارێزگای هەڵەبجە واتە لەسەر ژماری دانیشتوان پرۆژەی بۆ تەحدید دەکەن و هەڵەبجە ژماری دانیشتوانی کەمە لێکدانەوەی ئەوە ناکرێت بۆ هەڵەبجە کە پارێزگایە کە پێویستی بە بتنیاندانەوە و پێویستی بە گەشە پێدان هەیە پارێزگاکانی کە و شارەکانی کە تەنها پێویستیان بە گەشە پێدان هەیە چونکە هەڵەبجە لە چەندین جار وێران کراوە لە 1970 بوونەوە یەک هەر منطقەی قەدەغە کراو بووە سەرجەم بنیەی تەحتی وێران کراوە و تا 2003
خزمەتێکی وا نەکراوەوە لە 2023 بەدواوە ململانەی سیاسی گرفتی بۆ دروستکردووە لەبەرەوە پێویستە ڕەچاوی تایبەتمەندی هەڵەبجە بکرێ و لە پرۆژە استراتیجیەکانە ڕەچاوی هەڵەبجە بکرێ نەخرێتە سەر بودجەکەی خۆی و ئەو پرۆژان ئەو بودجانشی کە لە حکوومەتی عێراقۆ بۆی دابی نەکرێ حکوومەتی هەرێم هەوڵ با بۆ زیادکردنی نەک بۆ کەمکردنەوەی و بە هەمان شێوە لە کاتی پێکێنانی دام و دەستگا حکوومیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ڕەچاوی ئەوە بکا کە هەڵەبجە پێویستی پێیەتی پێویستی بە میلاک هەیە کە لە سەدا 95 ئەو پارێزگار ئەو بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیانی کە دروست کراون لە هەڵەبجە کە لە سەدا 50 دروست کراوە بەس ئەوەیشی کە دروست کراوە هەمووی ناوەکانی گۆڕاوە و هیچی میلاکی بۆ دابین نەکراوە کە ئێستا بۆ ئیدارە سەربەخۆکان زۆرێک لەو بەڕێوەبەرایەتیانە پێک ئەهێنرێت کە بۆ هەڵەبجە 6 ساڵە داوا ئەکرێ بۆ 7 ساڵە چێ ئەبێتە پارێزگا داوا ئەکرێ بۆی دروست ناکرێت بەڵام بۆ ئیدارەیەکی سەربەخۆ کە 3 مانگە تشکیلەکرێ فەرمانی ئەنجومەنی وەزیران بۆ دەرەچێت دەسەڵاتی زیاتری پێدرێت لە پارێزگای هەڵەبجە. هۆکاری سەرەکیەوەیە کە هەڵەبجە لە 2015 بۆتە پارێزگا بە یاسایەکە لە پەرلەمانی کوردستان لە مۆنومێنتی هەڵەبجە دەرچوو بەڵام تا ئێستانە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەنە لە حکوومەتی عێراقی فیدراڵەوە وەکو پارێزگایەک مامەڵەی لەگەڵدا نەکرا و بودجەی پێویستی بۆ دانەنراوە. چەند پرۆژەیەکن زۆر کەمن خانوەکانی کۆمپانیای بەڕێزە ئەو کۆمەڵگەی وەرزشیەکەیە و هەروەها ئەلۆی هەڵەبجەیە بەڵام بە بەراورد بە پارێزگاکانی کە ژوارەکە زۆر کەمە. تایبەتمەندی پارێزگای هەڵەبجە لە ڕووی کشتتوکاڵی و گەشتیاریەوەیە لەبەرەوەی کە زەوی بەپیتی شارەزووری تێدایەوە ناوچەیەکی گەشتیاری فراوانی تێدایە بۆیە ئێمە زیاتر چەختمان لەو دوو بابەتە کردوتەوە سنووری پارێزگای هەڵەبجە.